باش لەسەر ئەم پرسە جەنگی ئێران و بەشداری حوسیەکان لە جەنگ یان هاتنەناوەی حوسیەکان بۆ جەنگەکە من میوانێکم هەیە عەبدولواسع فاتکی شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە تەعز لە یەمەنەوە لەگەڵمانە. بەڕێز فاتکی ئەم کاتت باش هاتنەناوەی حوسیەکان بۆ ناو جەنگەکە چی لە بارودۆخی ناوچەکە گۆڕێ و جەنگەکە بەرەو چیەوە بات؟ سڵاو لە تۆ لە کوردستان 24 سڵاو بۆ تەواوی گەلی کورد بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا هاتنەوەی حوسیەکان بۆ ئەو جەنگە وەکو ئاماژیان بۆ کرد ئاماژە بۆ دەدەن بەشێکن لە بەرەی مقاومە پابەندی ئێرانن. ئێستاش جەنگ بەردەوامە لە نێوان ئێران و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل. ئەمە لە کاتێکدایە کە زیاتر گرژی بە ناوچەکەدا تێبینی دەکەین لە تەواوی ناوچەی جوگرافی سیاسی تا دەگاتە بابولمەندەب. پێشم وایە کە لە خۆگرتنی ئەو استراتیژە لای حوسیەکان بەتایبەت هێرشکردنە سەر ئەو ناوچانە درێژدانە هەڕەشەکردنە لەلایەن حوسیەکانەوە بۆ تەواوی ناوچەکە و هەروەها ڕێڕووی ئاوی لەو ناوچەیە. ئەمە جەنگی ئیرانی کە درێژەی پێدەدرێت پێمان وایە جۆرە دەسوەردان و بەشداریەکە دەرخەری دۆخی ئێرانیشە. دەبینین ئێستا لە گەروی هورمز کێشە هەیە، ژێرخانی وڵاتەکە وێران بووە لە ڕووی وزەوە، دۆخی باش نییە. دەشبینین ئێستا کە دوێنێ بڵاوکراوی حوسیەکان باسان لە بەرپرسدانەوە کرد و موشەچیان هەڵداوە. دوێنێش لێدوانەکانیان پێشبینی ئەوەی لێ دەکرا کە هێرشەکان ئەنجام بدرێن و ئەوانیش بەشدار بن. ئەمەش کاتەکەی خوێندنەوەیەکی تایبەتی بۆ دەکرێت، ئەویش ڕۆڵدا بەشکردنە کە ئێران بەردەستەی دەکات لە نێوان تەواوی دەست و پەیوەندەکان لە ناوچەکە، چونکە دەبینین دواکەوتون ئەو لایەنانە لە بەشداریکردن لە جەنگەکە میلیشیاکانی عێراقیش بە هەمان شێوە. حیزبوڵڵاش پێمان وایەوە دوایین کارتی ئێرانە بەدەستیەوە بۆ ئەوەی ئابووری جیهانی لەرزۆکتر بکات لە ڕێگەی حوسیەکان کە باش هەڕەشە بخەنە سەرگەروی بابولمەندەب. ئەمویست لەسەر ئەمە قسە بکەم بەڕێز ینی ئەمە یەکەم هەنگاوە دەستیان پێ کردووە کە هێرشی موشەکێ بۆ سەر ئیسرائیل، هەروەها هەڕەشەی ئەوەیان کردووە کە گەروی بابولمەندەب دابخەن. ئەگەر ئەم هەنگاوەی دووەم جێبەجێ بکەن لێکەوتەکانی لەسەر جیهان بە شێوەیەکی گشتی چیە بێت؟ بەدڵنیاییەوە تەرەنجامی زۆر خراپی لەسەر ئابووری نێودەوڵەتی دەبێت. ئابووری جیهانی ئێستا تووشی هەڵبەز و دابەزی زۆر بووە بەهۆی داخرانی گەروی هورمز. کێشەی زۆر لە کەنداوی عەرەب دروست بوون و ئێستاش گەروی بابولمەندەب دێتە پێشەوە بەهۆی حوسیەکان. ئەمەش وەکو جۆرە ئاگرتیە بەردانە لە نرخی وزە، هەروەها کاریگەریشی زۆر لەسەر سعودی عەرەبی دەبێت، لەسەر وڵاتانی عەرەبی دەبێت. سعودیش وەکو نەردەری سەرەکی نەوت لە ڕێگەی دەریای سوورەوە، دواتر کاریگەری لەسەر ڕێڕەوی کەناڵی سوێسیش دەبێت. ئەمە پێم وایە دوایین کارتی ئێرانە لە دۆخێکی لەرزۆک و لاوازدایە. کۆمەڵگەی نێودەوڵەتی پێم وایە دەستەوەستان نابن و بێدەنگ نابن، کاردانەوەیان دەبێت لە دەریای سوور. پێ دەزانین کەمە فڕۆکە هەڵگری زیاتری ئەمریکا دێنە ناوچەکە، پێمان وایە بە بارستایی خۆیان وڵاتانی دیکە دێنە پێشەوە. حوسیەکان ناتوانن بەرگەی ئەوە بگرن، بەڵام دەیانەوێت ئەوەش بڵێن هەرچەندە لێژی تێدەگەن کە دوای دەسوەردان و موشکبارانکردنی ئیسرائیل بەهۆی غەزەوە جۆرێک گەلپەروەریان لە گەڵاڵە بووە، خەڵک شعبیەت و هەروەها هەواداریان بۆ زیاد بووە، بۆیە جۆرێک متمانەیان لا دروست بووە. ئێستاش بە فەرمانی ئێران ئەو حوسەکان وێرشانە ئەنجام دەدەن، دڵنیایی دەدەن لەوەی کە ئەوان لەسەر هەمان ڕێچکە بەردەوامن
بەبێ لە بەرچاوگرتنی ئەو کاریگەریانی لەسەر خۆیان و یەمەن بەگشتی لەو دۆخە دێتە پێشەوە. باش حوسیەکانی یەمەن ئەو هێز و توانایان هەیە کە ئەم هەڕەشە جددیانە هەم لەسەر ئیسرائیل و هەم لەسەر وڵاتانی ناوچەکە دروست بکەن. بەڵێ 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 بەدڵنیاییەوە حوسەکان دانەوێت ئەوان کە بوونێکی هێماییان هەیە ئەوان توانستی سەربازی بەردەستیان نییە بتوان لە چوارچێوەیدا ئامانجی مەزنتر لە خەکەدا جگراوەکان لە فەڵەستین لە ئیسرائیل بەردەست بهێنن. تەنیا ئەوان کارتێکی فشارن بەکاردێنرێن دەکچەی سووداریان هەیە کە ڕەنگە ڕێژەی هەڕەشە لە ناوچەکە لە دەریای سوور زیاتر بکات. هەندێ بەلەمی بچووشیان هەیە بۆ خۆ کوژی و تەقانەوە ئەوان دەتوانن جۆرێک لە جۆرەکان مەترسی زیاد بکەن و ڕەنگەندێک کەشتی بکەنە ئامانج پێشووترەوکاران ئەنجام داوە موشەچیان تێ بگرن بەڵام توانستیان بەو ئەندازێ نییە کاریگەری لەسەرەوە هەبێت و گەروەکە بە تەواوی دابخرێت. زۆر باشە ئەم هاتنەناوەی حوسیەکان کاریگەری لەسەر ناوخۆی یەمەن چییە بێ بە تایبەتی ئەو ناوچانەی کە حوسیەکان باڵا دەستن لیان بێگومان بەرامبەر بەوانیش کاردانەوە ئەبێت ئەگەر ئەوان ئابە و شێوازە بەردەوام بن لە هەڵدانی موشک و هەڕەشە دروستکردن بۆ سەرگەروی بابلمەندە. ئەمە دەرهاویشتەی مەترسیداری دەبێت بەتابەت لە ناوچانەی کە لە ژێر جڵەوی خواندا بە ڕادێکی بەرچاو دۆخی مرۆیی زیاتر دەشلۆقێ و هەروەها هاریکاریەکانیان پێ ناگات خۆراک کەم دەبێت بەدخۆراکی دروست دەبێت ڕێکخراوە نێونەتەوەیەکان ناتوان باسان بگرن ناوچەکە دەرەنجام جۆرە گەمارویەک دەخرێتە سەر حوسەکان و سۆر بە نێرێنی لەسەر بزاوتی ژیان و ژیاری حوسەکان و یەمەنەکان لەو ناوچەیە دروست دەبێت. ئێوە گەلی یەمەنی لەو ناوچەیە ئازاری زیاتر دەچێژن ئەو توانایشیان نییە کە حوسەکان باسی لێ دەکەن کە بتوان کاریگەریان هەبێت. باسیش لەوە دەکات کە ئەوان چەکداری زۆران ئامادە کردووە بەڵام ئایا ئەوان چیان دەست دەکەوێت بۆ لەو جەنگە کە بەڵێنی بۆ دەدەن لە پاڵپشتیکردنی ئێران پێم وایە زیاتر ئەوان زیانان پێدەگات. راپۆرتەکان پشتر ئاماژیان بۆ کردووە کە زیانی 7 ملیاریان پێدەگات 7 میلیارد دۆلار لە سعودیە ژیان دەگەێنن ئەوان ڕەنگە هێرش بکەنە سەر سعودیە ڕەنگە هێرش بکەنە سەر وڵاتانی دیکەمانە چەندین دەرهاویشتەی دیکەن کە زۆر بەخراپ لەسەر یەمەنیەکان و بەتابەتیش لە ناوچە حوسەکان دەشتێتەوە زیانیش لە ئیسرائیل دەدەن بێگومان دەیانەوێت جۆرە پەرۆشەی سیاسی و سەربازیش دروست بکەن لەو ناوچە گرنگە جیۆپۆلیتیشیەی کە ئەوان تێیدا لە دەریایی سوور کە پێگێژی بەهێزی لەسەر ئابووری و توانستی جموجۆر و هاموشۆی بازرگانی هەیە. بەڵێ بەڕێز عەبدولواسع فاتکی شرۆڤەکاری سیاسی لە تەعز لە یەمەنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداری بەڕێستان.